مام جەلال دیارە هەواڵی مام جەلال بۆ زانکۆی سلێمانی لە دوولاوە گرنگ بووە، لە دوولاوە کاری کردو لەبەرەوەی دامەزرێنەری زانکۆی سلێمانی بووە هەواڵ مام جەلال و هەموو خوێندکاران و مامۆستایان ئەو وەفایان بەرامبەرەوە پەیمانە دەن کە هەتا مابن ئەو ڕێبازەی مام جەلال. پەیامەکانی سەرۆک مام جەلال بۆ پێشخستنی زانست و خوێندەواری ڕوونە، هەی بەردەوام پەیامی بۆ خەڵکەوە بووە کە خەڵک بایەق بە خوێندەواری بە و خەڵ لاستی باڵا بخوێنێت بۆەوەی کوردستان پێش بکەوێت. ئێوە چۆن درێژە بەم ڕێبازەی سەرۆک تاڵەبانی دەدەن؟ بە دڵنیایەوە ئێمە وەکو مامۆستایان لەسەر ئەو ڕێبازەی هەواڵ مام جەلال بەردەوامە بین بۆ پێشخستن و هەروەها بۆ پێشخستنی ئاسی زانستی کە ئەمە یەکێ بووە لە هیواکانی هەواڵ مام جەلال و دروستکردنەوەی زانکۆی سلێمانی دووجار لەسەر دەستی هەواڵ مام جەلال بووە لە ساڵی 1968 و هەروەها لە ساڵی 1991 کە یەکەمین داواکاری لە حکوومەتی عێراقی ئەو کاتە دروستکردنەوەی زانکۆی سلێمانی بووە کە ئەمە هەمومان شانازی پێواکەین و بەڵێنە دەین کە ئێمە ئەو ڕێبازەی مام جەلال بەرنەدەین.